ئامادەبوانی خۆشەویست بینەرانی بەڕێز بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. بەخێر بێن بۆ پێشبڕکێی بیرکاری. وەک دیارە دەستگای ڕوانگە هەمیشە هەوڵی دەرخستنی توانەکانی لاوانی داوە. پێشبڕکەی بیرکاریش یەکێکە لەو چالاکیانەی کە دەستگای ڕوانگە ڕێکی خستووە. لە پێشبڕکەی بیرکاریدا تاوەکو ئەم قۆناغا 5 قوتابی ماونەتەوە کە کێبڕکێ دەکەن بۆ نازناوی پاڵەوانی بیرکاری. لەم پێشبڕکێیەدا زیاتر لە 169 قوتابخانە بەشدار بوون. 169 قوتابی کێبڕکەیان دەکرد تاوەکو قۆناغی دووەم. لە قۆناغی دووەم 10 قوتابیمان مابوونەوە کە کێبڕکەیان دەکرد. لەو 10 قوتابیە تاقیکردنەوەیان کرد، پرسیارمان لێکردن، 5 قوتابیان سەرکەوتن بۆ قۆناغی پێشکۆتایی. ئێستا لە قۆناغی پێشکۆتایی و کۆتایی پێشبڕکێی بیرکاری داین. ئەم قوتابیانە بە ورەیەکی بەرزەوە هەوڵ ئەدەن بۆەوەی نازناوی پاڵەوانی بیرکاری بۆ خۆیان بەرنەوە. ئێستا پێم باشە باسێکی پرۆژەکانی دەستگای ڕوانگەتان بۆ بکەم. دەستگای ڕوانگە لە ئەیلولی ساڵی 2013ەوە دەستی بەکار کردووە بە شێوەیەکی حکومی و ڕەسمی. زیاد لە 167 پرۆژەی ئەنجام داوە کە 1,842,002 کەس سوودمەند بوون لە پرۆژەکانی دەستگای ڕوانگە. دەستگای ڕوانگە هەمیشە هەوڵی داوە ئاسانکاری بکات بۆ سەرکەوتنی گەنجان و لاوان بۆ گەیشتن بە توانەکانیان وەرگەیشتن بەو ئارەزوانەی کە هەیەە. پێم باشە ئێستا بە کورتی سەیری ڤیدیۆیەکی چالاکیەکانی دەستگای ڕوانگە بکەین بەیەکەوە. فەرموون.
ئێوارەکان. جیا لەم پرۆژانە پێم باشە باسی ئەو پرۆژانەی تر بکەم کە دەستگای ڕوانگە ئەنجامی داون. بۆ نمونە ئەپلیکیشنی قوتابخانە ئەپلیکیشنەکە بۆ قوتابیانی پۆلی 9 و 12 بەکاردەهێنرێت. ئاسانکاریەکە بۆ قوتابیان کە پرسیار و وانەکانیان لە ناو مۆبایلەکانیاندا لە بەردەستیان نابێت و بتوانن بە شێوازێکی ئاسان بگەن بە خوێندن و پرسیار و وەڵامەکانیان. جگەلەوە قوتابیانی پۆلی 9 و قوتابیانی پۆلی 12 وانەی بیرکاری و وانەی زمانی ئینگلیزیان بە شێوازی ئەپلیکیشنێک دووبارە لە ناو مۆبایلەکانیاندا ئەتوانن سوودی لێوەربگرن و بە شێوازێکی ئۆنلاین لەسەری بخوێنن. ئەمە جگە لە ڕێبەری ڤیدیۆیی و هەروەها ڕاهێنانی پیشەیی لە بواری جۆرا و جۆردا. پێم باشە کاک عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە بانگ بکەمە سەر ستەیج بۆ ئەوەی زیاتر قسەمان بۆ بکات و باسی کار و چالاکیەکانی خۆیانمان بۆ بکات. فەرموو. قوتابیانی عزیز، مامۆستانی بەڕێز، میوانانی قەدرگران، سڵاوی خواتان لەبی، زۆر بەخێرهاتن سەرسەران سەرچاوان. کابرایەک دەبیتن ناوی هاری هۆدینیە، ساحرێکی بەناوبانگە لە کۆتاییەکانی سەدەی 19 ژیاوە، سەرەتاکانی سەدەی 20 مردیە. زۆر بەناوبانگ بوو لەوەی کاتێک کە خستە ناو ژوورێکی داخراودا، قفڵ و پەت و ئەوانە لە دەوروبەری دەستی و قاچی ئەبەستران بە ئاسانی ئەیتوانی خۆی قورتال بکاتن. بەوە زۆر بەناوبانگ بوو، مەشهوور بوو، تا ئێستا دەنگ و باسی هەیە و باس دەکرێتن. ڕۆژێک لە ڕۆژان تەحەدایەک دەکرێتن، یەکێک پێ دەڵێتن سجنێک هەیە لە شوێنێک، وەرە ژوورێک لەو ژوورانەدا ئەگەر ئازایی لەوێ خۆت قورتال بکە و ئەوانە. ئەوش تەحەداکە قبول دەکاتن و فعلاً هۆدینی ئەچیتە ئەوێ. کەلمەحود ئەشتە ناو ژوورەکەدا، دەرگاکە دادەخرێتن، لە دەرێ خەڵکەکە چاڕوانە، شتێکی هەر ناو جلوبەرگیدا وەکو ئاسنێکە دەردەخات، هەر خەریکی دەرگاکە ناکرێتەوە. تەحەداکە دەوروبەری نیو سەعاتێک بوو، هۆدینی 2 سەعات لە ناو ئەو ژوورەدا ئەمێنیتن، خەڵکەکەش هەر چاڕوانە دەرنەچوو، قورتال نەبوو. ئەخیر خەڵکەکە دێنە ژوور، تەواو اختیبارەکە کۆتایی پێهات و هۆدینی فەشەلی هێنا کە هاتن ڕێک دەرگاکە بە ئاسانی ئەوان لێ کرد، دەرگاکە ئەسڵەن قفڵ نەدرابوو، قفڵ لە سەرەکیەکە بەس لە مێشکی هۆدینیدا بوو، چونکە وا تەسەووری کرد دەرگاکە داخراوە، ئەسڵەن داخراو نییە. هەندێک جار هەندێک قفڵ هەن لە ژیانی ئێمەدا، هەندێک پەت هەن لە ژیانی ئێمەدا، عەرقەلە و ئاستەنگ لە دروست دەکەن، بەس خۆی لە واقعدا نین، وەهمەکە تەنها ئەلێرەیە. لە دەستگای ڕوانگەدا ئێمە هەوڵ ئەدەین ئەو قفڵ و پەتانە و ئەو وەهمانە لە مێشکی خۆمان دەربخەین و دوو مەبدەئی سەرەکی هەمانە بەتایبەتی لە بواری پەروەردەی ئیمانمان پێیەتی. یەک، نە تاکێک، نە گروپێک، نە گەلێک هەیە لە ئەسڵی خۆیدا، لە جینات و کرۆمۆسۆماتیدا فاشل بیتن یان گێل بیتن، شتیوان نییە. بڕیارەکانی ئێمە نوامان لێ ئەکەن تاک، گروپ، گەل باش بین یان خراپ بین. لە هەر سەردەمێک لە سەردەمەکاندا، لە هەر شوێنێک لە شوێنەکاندا بڕیارەکانی ئێمەن. بڕیاری باش بدەین، باشتر لێ دێت، خراپ بدەین، وەزاکە خراپ دەبیت. ئەوە یەک. دوو، لە پرۆسەسی پەروەردەی باسی مامۆستا، مەنهەج، کوتابی و ئیدارەی پەروەردەیەکەین. بە قەناعەتی ئێمە مامۆستا محورێکی زۆر زۆر سەرەکیە، زیاتر لە مەنهەجیش گرنگە ببیتە خۆی محورە و ببیتە محورێکی سەرەکی بۆ ئەوەی پرۆسەسی پەروەردەی بەرەو پێش بچیتن. ئەم پێشبەرکیە یەکێکە لەو دەست پێشخەریانەی کە ئەمانەوێ وەکو ئامانجێکی سەرەکی و ڕاستە و خۆ تێدا ئاستی پەروەردەی بەتایبەتی لە بواری بیرکاری بەرەو پێش ببین. ڕوویای ئێمە، ڕوانگەی ئێمە، ڤژنی ئێمە لە ئاستی ئەمساڵ بەس هەولێرە بچتە کوردستانی و لە مادەی بیرکاری بچتە علومیش فراوانتر لێ بکەین. ڕوویاکەی ئێمە ئەوەیە بتوانین ئاستی پەروەردەی وا بەرز ببیتن، ببیتە قوتابی ئێمە، ببیتە یەکێکی لەو کەسانەی کە منافەسە بکەت لەسەر ئاستی مسابقاتی نێودەوڵەتی. بۆ ئەو مەسارە ئێمە کاری خۆمان دەکەین. قورسە؟ بەڵێ، ئەمما مستەحیل نییە. وەکو ماری پۆپنز ئەڵێتن لە فلیمی خۆیدا، even impossible is possible.
تەنانەت مستەحیلیش ممکنە فەڕاستە ڕەنگە قورس بیتن بەڵام بە قەراراتی ئێمە بە بڕیارەکانی ئێمە بە ئیشی ئێمە پێکەوە شکم نییە ئەتوانین وەزعەکە بەرەو پێشتر و بەرەو باشتریش ببین و یەکێک لە مؤشراتی ئەم مەوزوعە ڕاستی وێنەیەکی نەمەڵی هەبوو لەسەر ئەوەی کچان حەزیان لە بیرکاری نییە و کچان لاوازن لە بواری بیرکاری کەچی لە ئەستی 169 قوتابخانە ئەوانەی کە دەرچوون لە هەموو امتیحانەکان دا قوتابی بوون نۆ لەوانە کچ بوون یەک بەتەنیا کوڕ بوو لەوە خۆشتر لە قۆناغی دواتر لەو دەیە ئەو برادەرش دیسان فت بەس پێنجمان ئەو پێنجانن ئێستا منافەسە لەسەر مەوقعی یەکەم و دووەم و سێیان دەکەن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەم وەهمە هەیە ئەم قفڵە هەیە ئەم کە ئاستەنگە هەیە ئەنۆ کچ بۆ بیرکاری ناشێتن بەڵام ئەوە تا مؤشرێکی باش ڕەنگە هەر قەدەرێکە بڕیارێکە پێمان دەڵێتن ممکنە هەوڵی خۆمان بدەین زۆر ممکنە ئەو جۆرە پلاتفۆرمانە ئەگەر ئێمە بتوانین دروست بکەین لانەی یەکەم ڕاستی بە قەناعەتی ئێمە ماڵە بەتایبەتی تا و قوتابیە ئەو منداڵە بگاتە عمری بالغ بوون ماڵ ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە فەڕاستی لێرە ئەمەوێ سپاسی هەموو دایک و باوکان بکەم بەڵام بەتایبەتی دایک و باوکانەی ئەم قوتابیانەی ئەو ڕۆدێنە سەر ستێج کە دەستان خۆش بیت موفق بن و یا ڕەبی بەرەو پێشتر و باشتریش بچن و لە جڤاکە نوێیەکاندا قوتابخانە ئەبیتە ماڵی دووەم و بەفعلی مامۆستا لەوێ ڕۆڵی دایک و باوک دەبینن و ئەوان ئەتوانن لە ئاستێکی پرۆفشناڵتر وە گوتم لە جڤاکە نوێیەکاندا بتوان فعلەن ئەم ئاستە هێشتا زیاتر بەرەو پێش و بەرەو باشتر ببن دەحەدای پەروەردەی ڕێزداران لە جیهانێکدا ئێمە دەژین جیهانێکە گۆڕانکاریەکان تێدا زۆر پەلەن فەگەر ئێمە فریای خۆمان نەکەوین وجودمان نابیتن چجا باسی ئەوە بکەین ئەگەر ئێمە ئەکتیو بین و فاعل بین و بتوانین بەشدار بین لە پرۆسێسی بنیادنانی شارستانیەت و ئیمانمان پێێتی ئێمە ئەتوانین بکەین بەڵام محتاجی ئەو بڕیارێ و ئەو کارانەیە پەروەردە مەدخەلێکی زۆر گرنگە بۆ گەلی ئێمە تا بمێنیتن و بەشدار بیت بۆ بەرەو پێشتون بەشدار بیت لە بنیادنانی شارستانیەت ئەم ئەرکێکە قابلی تەئجیل نییە و ئومێدەوانین فعلەن ئەم ئەرکەوا لێ بێتن فعلەن زیاتر بەرەو پێشتر و بەرەو باشتر بچیت لە قۆناغەکانی بێتدا دووبارە زۆر سپاس بۆ بەڕێستان مەمنونی هاتنی جەنابتانی سەرکەوتوو بنان زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە خۆشەویستان بۆ ساڵی یەکەمە کە پێشبڕکێی بیرکاری لە کوردستاندا ئەنجامەدرێت ئەم ساڵ ئەم پێشبڕکێیە لەسەر ئاستی هەولێر کە پایتەختی کوردستانە ئەنجامدرا بەڵام بە هیواین ساڵێکی تر لەسەر ئاستی کوردستان ئەنجام بدرێت و هەموو قوتابیانی پۆلی دەی زانستی تێیدا بەشدار بن و بە هیواین وەکو کاک عەبدولسەلام وتی ئەم جارە کوڕەکانیشمان بتوانن بگەنە قۆناغی کۆتایی پێم باشە و بە پێویستی ئەزانم سوپاسی وەزارەتی پەروەردە و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بکەم کە هاوکاریان کردین لە بەڕێوەبردننی ئەم ڕەوڕەسمەیە بۆ ئەمەش داوا لە بەڕێز بورهان ئەرگوشی ئەەکەم ڕاوێژکاری وەزیری پەروەردە بفەرمێت و وتەی وەزارەتی پەروەردەمان پێشکەش بکات. بەناوی خوای گەورە بەڕێز کاک نەوزاد هادی پارێزگاری هەولێر و وەفدە یاوەرەکەی بەڕێز کاک عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە هاوکارانم لە وەزارەتی پەروەردە لە بەڕێوەبەرانی گشتی و بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان میوانە بەڕێزەکان سەرپەرشتیارانی پەروەردی مامۆستایانی قەدرگران قوتابی ئازیزەکان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و سەربەرزم کەوا ئەمڕۆ بە نوێنەراتی وەزیری پەروەردە لە خزمەت ئێوەی بەڕێزدام ئەوەی زیاتریش خۆشحاڵم دەکا ئەم چاڵاکیە پەیوەستە بە بابەتێک کە بەڕێی من بابەتێکی ژیاریە بابەتێکی یەکجار گرنگە پێویستە بەر لە هەموو کەسێک ئێمە لە وەزارەتی پەروەردە پێداچوونەوەی زیاتر بە پرۆگرامەکانی خۆماندا بکەینەوە گرنگیەکی زیاتر بە بابەتی بیرکاری بدەین بیرکاری
دایکی زانستەکانە بیرکاری زمانی هەموو زانستەکانە زۆر جار دەستەواژەیەک دەبیستین لە هەندێک لە قوتابیان و بەداخەوە هەندێک جار لە هەندێک ژمارەیەکیش لە مامۆستایان دەگوترێ بۆچی بیرکاری دەخوێنین بیرکاری چ سوودیەکی هەیە لە ژیانی ڕۆژانەماندا نەخێر ئەم بۆچوونە دەبی بگۆڕدرێت و بەهێزەوە بیرکاری ئەم ڕۆناکیەی لەم هۆڵەدا هەیە هەچ ئەپلیکیشنێک لە ناو مۆبایلەکەتدا هەیە هەچ ئامێرێک هەچ پرۆگرام سازیەک دەکرێت بنەماکەی بیرکاریە تەنانەت هەندێک دەڵێن گەورەترین داهێنان لە ژیانی مرۆڤایەتیدا ئەوە بووە کە پێوانەکان درێژی پانی دووری ڕەهەندەکان کە دۆزراینەوە ئینجا شۆڕشی گەورەی زانست دەستی پێ کردووە ئەوەی دەمەوێت بڵێم لێرەدا ڕەنگە خەڵکانێک لێرە ئەکید لە من زیاتر بایەخ و گرنگی بیرکاری باشتر دەزان بەڵام دەمەوێت بڵێم هەچ هەنگاوێک بەرەو گرنگیدانی زیاتر بە بیرکاری مایەی دەستخۆشیە هەچ پرۆگرامێک کەوریاکردنەوەی قوتابیانمان مامۆستایانمان خێزانەکان زیاتر وشیار بکە بەوەی کە بایەخ بە بیرکاری بدەن بەڕاستی هەنگاوێکی پیرۆزە و پێویستە پاڵپشتی بکرێ بۆیە لێرەدا دەمەوێ بەنای وەزارەتی پەروەردە سوپاسی دەستگای ڕوانگە بکەم بۆ ئەم هەنگاوە پیرۆزە لەم ماوەی ئەخیریدا لە وەرزی بەهار و نەورۆزی کورداندا زۆرێک لە فیستیڤاڵمان بینین زۆربەیان کاری کوردەواری و زمان و شعر و بەڵێ ئەمانە زۆر گرنگن لایەنە کۆمەڵایەتیەکان لایەنە کلتوریەکان بەڵام پێویستە گرنگی هەرە زۆریش بە بابەتە زانستیەکان بدرێت و بنەمای هەموو زانستەکانیش دەگەڕێمەوە دەڵێم بابەتی بیرکاریە ئەسلی کەلیمای ماتماتیکس لە چووە هاتووە لە کەلیمەیەکی یۆنانیە لە حەز و مەیل بەرەو فێربوون تۆ کاتێک لە بیرکاری بایەخ بە بیرکاری دەدەی فێرە بیرکردنەوەی شیکاری دەبیت لە شیکردنەوەی هەر مەسەلەیەکی بیرکاریدا تۆ هەموو دراوەکان کۆ دەکەیتەوە اینجا بەشەکانی لێک جیا دەکەیتەوە جارێکی دیکە پەیوەندی نێوانیان دەدۆزینەوە بۆ ئەوەی بگەین بە ئەنجامێکی ڕاست لە هەمان کاتدا فێرە لۆجیکمان دەکات فێرە ئینزباطمان دەکات چونکە هەنگاوی ورد بەرەو ئەنجام دەچین و پێشبینی ئەنجامیش دەکەین اینجا دەمەوێت خاڵێکی دیکەی گرنگ لێرەدا باز بکەم ئەویش ئەوەیە کە پەروەردە تەنها ئەرکی وەزارەتی پەروەردەنیە ڕاستە لایەنی فەرمی ڕاست پێراو لە حکوومەتدا وەزارەتی پەروەردەیە بەڵام پێویستە ببیتە پرسێکی نیشتمانی پێویستە ببێتە پرسێک کە هەموو خێزان هەموو گەل مهتەم بن کە ئەوەی کە پێویستە بایەخی پێ بدەین بیرکاری بەتەنیانە هەموو پرسی پەروەردە پێویستە سەدان و هەزاران ڕێکخراو شان بەشانی وەزارەتی پەروەردە بە توێژینەوەی زانستی بە پاڵپشتیکردن بە دۆزینەوەی چارەسەر بۆ کێشە پەروەردەیەکان شان بەشانی وەزارەتی پەروەردە کار بکەم بۆ ئەوەی بتوانین وڵاتمان بە شێوەیەکی ڕاست و درست بنیاد بنین لە کۆتاییدا دەمەوێت بڵێم دەستگای ڕوانگە ئەمە وەکو لە پرزنتێشنەکەش بینیمان ئەمە تەنها کار نەبووە بەشداریان کردووە لە دروستکردنی قوتابخانە لە نۆژەنکردنەوەی قوتابخانە لە بەرزکردنەوەی توانای گەنجان لە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان ئیتر هەچ بوارێک ڕاهێنانە هەر بوارێکی دیکەیە بەڕاستی ئەوانە بە هاوبەشی خۆمان دەزانین لە وەزارەتی پەروەردە و هیواداری نمونەیان زۆر بێت و هیوادارم ئەم چاڵاکیەش کە ئێستا وەکو پرۆفیسۆر کۆچەر بیرکار دەڵێ بیرکاری پێویستە چێژ ببەخشێ نەک وەکو بابەتێکی وشک سەیر بکرێتن کاتێک ئەم قوتابیانە لە بەردەم ئێمە بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئەم مەسەلە بیرکاریانە حەل دەکەن بەڕاستی ئەوەی حەزی لە بیرکاریە لەزەتێکی تایبەت لێوەردەگری بۆیە دووبارە دەستخۆش دەستگای ڕوانگە دەستخۆشی بۆ هەموو بە ڕێزانەی کە لە پشت ئەم پرۆگرامەوەن دەستخۆشی بۆ هەموو ئەوانەی کە پاڵپشتی دەستگای ڕوانگە و هاوشێوەکانیان دەکەن دووبارە سوپاس بۆ ئێوەی بەڕێز و وابزەم درێژم کە تەر سەرکەوتوو بن سپاس بۆ بەڕێز بورهان ئەرگوشی ڕاوێژکاری وەزیری پەروەردە خۆشەویستان داوای لێبوردن ئەەکەین بۆ چرکەیە کەوتنە ناو تاریکیەوە بەڵام بە هیواین ئەو قوتابیانەی کە دەستگای ڕوانگە هەلیان بۆ ئەڕەخسێنێت بتوانن
ببنە ئەستێرەیەک کە دواتر وە ساڵانی داهاتوو کێشەی کارە باشمان بۆ چارەسەر بکەن. خۆشەویستان، بە پێویستی ئەزانم پێتان ڕابگەێنم کە ئەم ڕێوڕەسمە لە کەناڵە جوانەکەی کوردستان 24ەوە بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە و سپۆنسەری میدیایی ئەم ڕێوڕەسمەیان کردووە. هەموو خەڵکی کوردستان ئەتوانن لە تەلەڤیزیۆنەکانیانەوە لە ماڵەوە بینەری ئێمە بن بە شێوازێکی ڕاستەوخۆ. ئێستاش کاتی ئەوە هاتووەکە ناوی ئەو کەسانە بڵێین کە ماونەتەوە بۆ قۆناغی پێش کۆتایی و کۆتایی پێش بڕکێی بیرکاری. دانە بەدانە ناوی قوتابیەکان ئەخوێنمەوە، بەڵام بە هیوام بە چەپڵەیەکی زۆر گەرمەوە پێشوازیان لێ بکەن. یەکەم قوتابی لاڤین دلێر فەخرەدین لە ئامادەی مەحفوظانداری کوتان. دووەم قوتابی نوا هێمن عەلی ئامادەی گوڵی زەردی کوتان. سێیەم قوتابی نزا وشیار ساڵح ئامادەی ترۆی کوتان. زۆر باش پێشوازیان لێەکەن. چوارەم قوتابی شەهناز عیماد شاکر ئامادەی هەولێری کوتان. کۆتا قوتابی کەماوە بێتە سەر ستەیجی ئێمە ڤێستا فەرحان سەعید ئامادەی قەڵای بەهرەداران. سپاس بۆ چەپڵەکانی ئێوە، سپاس بۆ بەخێرهاتنتان. منیش ئێستا ڕۆم و قسەیان لەگەڵاکەم. چۆنن؟ لاڤین بەخێر بیت. سپاس مەمنون. هەستی چۆنە کە گەشتوویتە تام قۆناغا؟ سەرەتا ئەمە بەخێرهاتنی هەموو ئامادە بووام بکەم لێرە و هەروەها سپاسیان ئەەکەم کە هاتنە لێرە یارمەتیمان دەن و هەروەها من هەستێکی خۆشم هەیە کە تاوەکو ئێستا گەیشتمەتەوە ئاستا و ئەمە خۆی بۆ خۆی ئاستێکی مەزن و گەورەیە بۆ ئێمە لە بەروی توانیمان لە 169 قوتابی کە پێشبڕکێمان کردووە 5 قوتابی دەرچووینە و هەروەها یەکێک بوومە لەو 5 قوتابیە. بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ تۆ لاڤین جان. نووە بەخێر بیت. تۆ لە کوێوە هاتی؟ لە سۆرانەوە هاتی. هەستی چۆنە کە تاکە قوتابی لە سۆرانەوە گەشتوویتەتە ئێرە؟ سەرەتامەوێ بەخێرهاتبوونی هەمویان بکەم بە تایبەتی دایکم و مامۆستاکانم و ستافی قوتابخانەکەم و هاوڕێکانم. بێگومان هەستێکی زۆر خۆشە کە ئێستا من لێرە لە پێشبڕکێی بیرکاری بەشدارم، یەکێکم لە بەشداربەکان نوێنەرایەتی قوتابخانەکەم ئەکەم. بەخێر بیت دووبارە چەپڵەکانتان. نزا بەخێر بیت. زۆر سپاس. چۆن خۆ ئامادەکردی بوو بۆ ئەم قۆناغانە؟ بێگومان هەوڵ و ماندووبوونەکی زۆرم کردیا لە بەرەوەی لە ژیاندا بێگومان هەموو شتێک هەوڵ و ماندووبوونی دەوێت، بەس خۆشبەختانە لە بابەتی بیرکاری کەمترماندی دەبین لە بەرەوەی بابەتەکە وایە زیاتر پێویستی بە توانای مێشکمانە، بەس بێگومان هەوڵشماندایە و ئینشاڵڵا بەتەمای خۆی گەورە سەرکەوتو دەبین و هیوای سەرکەوتن لە بۆ خۆشم و برادەرەکانیشم دەخوازم. بە هیوای سەرکەوتن. شەهناز چۆنی؟ باشم. بەخێر بیت. زۆرە هەوڵیا تاوەکو بگەیتە قۆناغی پێشکۆتایی؟ بێگومان. چۆن خۆ ئامادە ئەکرد؟ زۆر بەباشی. چیت ئەکرد لە کاتی خۆ ئامادەکردن؟ لەبەرەوەی بیرکاری دەستێک نییە، پێویستی زۆر بە خۆ ماندووکردن هەبێ و خوێندن هەبێ، پێویستی بە بیرکردنەوە مێشکەیە، بۆیە من خۆم ئامادە کردووە و ئێستاش هەوڵ دەدەم کە هەموو زیرەکیم بەکاربێنم. ئافەرم، دەست خۆش بێ و سەرکەوتوو بیت. ڤێستا چۆنیت؟ زۆر باشم، زۆر سپاس. زۆر باشیت؟ سترێسە نییە؟ نە بێگومان پەڵاوانەکان سترێسیان نییە. ئافەرم. ماشەڵڵایان لێبێ کچەکانمان هەمویان قسەکەری باشن، پێویست ناکات من زۆر قسە بکەم، ئەبێ ئەوان زیاتر قسە بکەن لەسەر خۆ ئامادەکردنیان
بڕوات بەخۆتەیە کە سەر بکەویت بێگومان دەستان خۆش بێت و بە هیوام سەرکەوتوو بن طبعاً ئەمانەی کە ئێستا هاتوونەتە سەر ئەم ستەیجە هەمویان سەرکەوتون چونکە گەشتونەتە قۆناغێک کە زۆر بە زەحمەت هاوڕەکانیان توانیویانە کێبڕکەیان لەگەڵا بکەن بەڵام ئەم قۆناغەش قۆناغێکە تۆزێک قورسە ئەبێ هەموو مێشکتان بخەنە سەر و وەرەقەیە کە لە بەردەستانایە ئامادەن بۆ ئەوەی دەست پێ بکەین ئامادەن پرسیارەکانتان لێ بکەم بەڵێ خۆشەویستان شێوازی پرسیارەکانتان پێ ئەڵێم قۆناغی یەکەممان لە قۆناغی پێش کۆتایی 5 پرسیارمان ئامادە کردووە بۆ ئەم قوتابیانەی لێرە ئامادەن 5 پرسیارەکەیان یەک بە یەک ئاڕاستە ئەەکەم ئەوان 45 چرکەیان هەیە بۆ ئەوەی بتوانن وەڵامی پرسیارەکەی من بنەوە ئەگەر ئامادەن بە چەپڵەیەک با دەست بە پرسیاری یەکەم بکەین پرسیاری یەکەم ئەڵێت لە مانگێکی تایبەتدا 5 پێنجشەممەی تێدایە ئەگەر ڕۆژی یەکەم کۆتایی مانگ پێنجشەممە نەبێت ئایا یەکەم ڕۆژی ئەو مانگە چ ڕۆژێکە دوای 3 چرکە دەست بە وەڵامدانەوە بکەن دەست پێ بکەن کاتتان کەمە بێتەوە کاتتان کۆتایی هات و قەڵەمەکانتان دابنێن وەرەقەکانتان بەرزکەنەوە دانە بەدانە وەڵامەکانیان نەخوێنمەوە لاوین وەڵامی یاوینەتەوە کە یەکەم ڕۆژی ئەو مانگە ئەبێتە ڕۆژی چوارشەممە نووا ئەڵێت ڕۆژی شەممەیە نزا ڕۆژی شەممەی داناوە شەهناز بە هەمان شێوە ڕۆژی شەممەی داناوە تۆ چوارشەممە ڕۆژی چوارشەممەی داناوە بێستا ئێستا با بزانین وەڵامی ڕاست چییە ڕۆژی چوارشەممە بێستا لەگەڵ لاوین وەڵامی ڕاستیان دابوویەوە هەردووکیان توانیان 5 نمرا بەدەست بێنن بێستا و لاوین ئێستا خاوەنی 5 نمران ئەچینە لای پرسیاری دووەم ئامادەن؟ بۆتان بخوێنمەوە؟ پرسیاری دووەم پرسیاری دووەم ئەڵێت ئەگەر نرخی ڕووتی x یەکسان بێ بە x ئەوە کۆمەڵەشی کارەکەی دەکاتە چی؟ دوای 3 سانیە دەست پێ بکەن کاتتان تەواو بوو وەڵامتان داوەتەوە؟ بەڵێ وەرەقەکانتانم پیشان بن لاوین وەڵامەکەی خۆتم بۆ بخوێنەرەوە کۆمەڵی ژمارە ڕاستیە موجەبەکان کۆمەڵەی ژمارە ڕاستیە موجەبەکان نووا تۆ بۆم بخوێنەرەوە x یەکسان موجب سالب x
نزا تۆ وەڵامەکەتم بۆ بخوێنەرەوە. موجب سالب إكس. موجب سالب إكس. کۆمەڵی ژمارە ڕاستیە موجەبەکان. شەهناز ئەڵێ کۆمەڵەی ژمارە ڕاستیە موجەبەکان. تەنها پۆزتیڤەکان. تەنیا بەس پۆزتیڤەکان موجەبەکان. موجەبەکان. وەڵامەکانیان داوەتەوە بە من چاوەڕێەوە بکەم بزانم وەڵامی ڕاست ژمارە ڕاستیە موجەبەکان و یەکگرتنی سفر. کەواتە وەڵامی ڕاستم وەرنەگرت لە هیچ کام لە قوتابیەکانمان. کەواتە هیچ نمرەیەک نادرێت بە هیچ قوتابیەک لە پرسیاری دووەم. هەوڵ بن بۆی پرسیاری سێیەم وەڵامی ڕاستەکەی بدۆزنەوە. پرسیاری سێیەم پێم وایە ئەم پرسیارە ئاسان و هەموویان ئەیزانن. ئەم وێنەیە پێنج چوارگۆشەی وەک یەکی تێدایە. ئەگەر چێوەی وێنەکە بکاتە 72 یەکە ئایا ڕووبەری وێنەکە ئەکاتە چەند؟ دەست بکەن. کاتتان تەواو بوو قەڵەمەکانتان دابنێن تکایە وەرەقەکانتان بەرزکەنەوە. لاڤین وەڵامەکەی 1440 نووە وەڵامەکەی تۆ وەڵامی نەداوەتەوە. نزا وەڵامی تۆ نزاش وەڵامی نەداوەتەوە. شەهناز شەهنازیش وەڵامی نەداوەتەوە. کاتە کێبڕکەیەکە لە نێوان لاڤین و ڤێستا وەڵامی تۆ چەنە؟ 216. وەڵامی ڕاست با بزانین چییە؟ وەڵامی پرسیاری سێیەمان 180ە. بەداخەوە لە پرسیاری سێمیش هیچ کامێک لە قوتابیەکانمان نەیانتوانی نمرە وەربگرن. کێشەمان نییە، پرسیاری ترمان ئامادەیە، ئەم پرسیارەنا پرسیارێکی تر. ئێستا پرسیاری چوارەمتان لێ یەکەم. بوار و مەودای نەخشەی FX یەکسانە بە X دووجا کەم یەک چەندە؟ 3, 2, 1. دەست پێ بکەن. کاتتان تەواو بوو. قەڵەمەکانتان دانێن، قەڵەمەکانتان تکایە، وەرەقەکانم پیشان بدەن. لاڤین وەڵامەکەم بۆ بخوێنەرەوە. بوارەکە یەکسانە بە کۆمەڵە ژمارە ڕاستیەکان، مەوداکەشی یەکسانە بە کۆمەڵە ژمارە ڕاستیە موجەبەکان و هەروەها سالبیەک. ژمارە ڕاستیە موجەبەکان سالبیەک. سالب یەک. نواتۆ بوار یەکسان کۆمەڵی ژمار ڕاستیەکان و مەوداش سالب یەک و کۆمەڵی ژمارە موجەبەکان. نزا بوار کۆمەڵی ژمارە ڕاستیەکانە مەوداش وای گەورەتر و یەکسانە لە سالب یەک. گەورەتر و یەکسان بە سالب یەک. شەهناز بوار کۆمەڵی ژمارە ڕاستیەکان و سفر مەوداش کۆمەڵی ژمارە ڕاستیەکان موجەب و سالب. بوارەکەی ژمارە ڕاستیەکان و سفر مەوداکەشی ژمارە ڕاستی سالب و موجەب. Domain all number range -1 till +infinity.
زۆر باشە ئێستا با چاوەڕێ وەڵامی ڕاست بکەین سەیری شاشەکە بکەن بۆ ئەوەی بزانن کامتان وەڵامەکەتان ڕاستە بوار ژمارە ڕاستیەکان کەوتاکەن سالب یەک و بێکۆتا کێ بەو شێوازە وەڵامی دابوویەوە پیشانمان بداتەوە نزا نووا 5 نمرە نزاش وتبووی ئەکاتە ژمارە ڕاستیەکان لەگەڵ وای گەورەتر و یەکسان بە سالب یەک و بێکۆتا کەواتە ئەویش ئەبێتە وەڵامی ڕاست وەڵامەکەی تۆ هەڵەیە داوای لێ ورد دەکەم وەڵامەکەی تۆ ژمارە ڕاستیەکانە لەگەڵ کەواتە ڤێستا لەگەڵ لاڤین لەگەڵ نزا لەگەڵ نووا وەڵامەکانیان ڕاستی سێ قوتابیمان بوونە خاوەنی 5 نمرە ئێستا ڤێستا 10 نمرەی هەیە چەپڵەکانتان نووا 5 نمرەی هەیە چەپڵەکانتان لاڤینیش 5 نمرەی هەیە بە هەمان شێوە نزا وشیاریش 5 نمرەی هەیە ئێستا پرسیاری کۆتایی قۆناغی یەکەمیان لێ ئەەکەین دەستان لە مادیکەکانتان بەردەن هەتاوەکو من پرسیارەکەتان بۆ خوێنەوە وەڵامەکەی منش ڕاست بوو بەس دێتە نەناوە هەبێتە دواتر بە کۆنتڕۆڵەوە باشە پرسیارەکەتان بۆ خوێنمەوە و پرسیاری پێنجەمە لەم وێنەیەدا ئەگەر چێوەی چوارگۆشەکە 8 مەتر بێت ئەوە ڕووبەری بازنەکە چەندە؟ دوای 3 سانیا دوای 3 سانیا دەست پێ بکەن کاتان تەواو بوو قەڵەمەکانتان دانێن پێش ئەوە تکاتان لێ یەکەم خۆشەویستان هیچ کەسێک با وەڵامەکە نەڵێ ئێمە لێرەین بۆ ئەوەی ئاستی زیرەکی قوتابیەکانمان بزانین دڵنیاین کە هەمویان زیرەکن بۆیە گەشتونەتە ئەم قۆناغە با خۆیان لەسەر شانی خۆیان لەسەر زانینی خۆیان بتوان وەڵامەکانمان بنەوە ئێستا وەڵامەکانم پیشان بەر لاڤین ئەڵێت 3.4 مەتر دووجا نووا ئەڵێت یەکسانە بە پای جارە نازانین وەڵامی ڕاستیە نزا ئەڵێت پای یەکسانە بە 3.4 شەهناز پای کە دەکاتە 3.4 پایە کە ئەکاتە 3.4 پای پای ئەکاتە یەک پای ئەکاتە پای هەر هەمویان وەڵامەکەیان پایە زین وەڵامە ڕاستەکە چییە؟ وەڵامە ڕاستەکە پایە خۆشەویستان هەمویان 5 پرسیارەکان وەڵام دایەوە لە پرسیاری کۆتاییە گورەیان بەرزەکاتەوە دەستان خۆش بێت پیرۆزباییتان لێ یەکەم هەر یەکێکتان بوونەتە خاوەنی نمرەیەکی تایبەت بە خۆتان ئێستا پێم خۆشە
بڕۆنەوە پشت سەیج و تۆزێک ئیسراحەت بکەن و پشوویەک وەربگرن تاوەکو دواتر بانگتانەکەینەوە. فەرموون. ئامادەبوانی خۆشەویست، قۆناغی یەکەممان 2 بەشە، قۆناغی پێش کۆتایی 2 بەشە، بەشێکیانمان کۆتایی پێهێنا بە 5 پرسیار. ئێستا سپرایزێکمان بۆ ئامادەکردوون کە ڤیدیۆیەکە پێمان خۆشە بەیەکەوە بیبینین. فەرموون. من کۆچەر بیرکارم کە مامۆسای بیرکاریم لە زانکۆی کەمبریج. بیرکاری خۆی وەکو بنەڕەتێ، وەکو زمانی شیکردنەوە و تێگەیشتن لە سروشتە ئامرازێکە زۆرە لە پێشکەوتنەکانی دنیای زانیاری و تەکنۆلۆژی بەبێ بیرکاری نابێت. گەر ئەتەوێت و پێشکەوتنێکی بنەڕەتی زۆر باش دروست بکەی ئەبێ ئەو خوێندکارانە بڕۆن لە زانکۆ بیرکاری بخوێنن، فیزیک بخوێنن، ئەو زانستە سروشتیە بنەڕەتیانە بخوێنن تا ئەوانە نەبن پێشکەوتنی زۆر باش بەدەست نایەت. کەسێ هەژارش بێت ئەتوانێت بە شێوەیەک لە شێوەکان خۆی سەر بخات. بەتایبەتی لە ئەم سەردەما لە سەدەی 21 کات پەیوەندیەکان وای لێ هاتووە زۆر بە ئاسانی تۆتوانی زانیاری بەدەستبێنی پەیوەندی بکەیت. ئەو کاتێ من خوێندکار بووم دواناوەندیم ئەخۆن بە تەواوەتی لە دنیای خوێندن دابڕابووم لە دنیای دەرەوە. تەنیا شێوەیەکم توانی سەر بکەوم خۆم سەر بخەم خوێندنەوەی کتێب بوو لە کتێبخانەکان. بەڵام ئیسا ئەو شتە ئەوانێک خوێندکارە لە هەولێر بە شێوە زۆر شێوە توانێت خۆی سەر بخات خوێندنەوەی کتێب بێ، سەردانی زانکۆکان بێت، بە جۆرە پەیوەندی لەگەڵ کەسەکان بکات. ئیتر ئەوە وای لە هاتۆ سەردەمەکە کە بەڕاستی بیان و نامێنێت. بۆ زۆربەی هەرە زۆری خەڵکەکە خەڵکی کورد بەتایبەتی لە باشووری کوردستان هەلەکە ڕەخساوە کە خۆیان سەر بخەن. سەر نەکەوتنەکە زیاتر ئەگەڕێتەوە بۆ لەوانێ بڵێم نەزانینی شێوەی سەرکەوتن. لێرەوە لای خۆمەوە پیرۆزبایی لە پاڵەوانی پێشبڕکێی بیرکاری لە سەر ئاستی پارێزگای هەولێرەکەم بە شێوەیە حەزەکەم هانت بدەم کە بڕۆی بیرکاری بخوێنیت. ئەوە زۆر گرینگە، هەر وڵاتێ ئەوێ پێشکەوێ بیرکاری پێویستە بێتە هۆیەک خوێندکارە باشەکان لە شوێنێک بە یەکە کۆب کرێنەوە. ئەوە یەکێک دوای ئەو گرتنی خەڵات و بوون بە پاڵەوانەوانیشە بێتە تا ڕادەیە هاندەر لەوانەیە کەسانی مناڵتر چاو لەو کەسە بگرن وەکو نمونەیەک و ئەوانیش بەرەو بیرکاری بەرە ئەو جۆرەشتانە و بابەتانە بڕۆن. کێ زانێ وەڵامی ئەم پرسیارە چییە؟ ئەگەر ئی بەتەوانی پای ئای بگەێنیت ئەکاتە چەندێک. زۆر سپاس، کاتێکی باش بۆ هەمووتان و هیوادارم سەرکەوتوو بن. کۆچەر بیرکارێکی هاوچەرخی کووردە. لە ساڵی 2018 گەورەترین خەڵاتی بیرکاری جیهانی فیلدس کە بە نۆبڵی بیرکاری ناسراوە توانی بەدەستی بێنێت. ئەمەش شانازیەکی گەورە بوو بۆ کورد کە یەکێک لە تاکەکانی کوردستان بتوانێت ئەم خەڵاتە بەدەست بێنێ. کۆچەر بیرکار قسەی بۆ کردین و پرسیارێکی بۆ بەجێهێشتوین. ئێستا داوا ئەەکەم لە ئێوە سەرەتا هێمنی ئێرە پارێزین بەیەکەوە، دواتر هەر کەسە و سڵاو لەوەی تەنیشتی خۆی بکات و ببن بە هاوڕێ بزان ئەتوانن بەیەکەوە ئەم پرسیارەمان بۆ شیکار بکەن. هەر کەسێک توانی بە من بڵێت یان دەستی بەرز کاتەوە، من هەوڵەیەم مایکەکەی بگەێنمە دەست و وەڵامەکەی لێ وەرگرم. چۆن مایک ئەگەیەننا دەستی ئەو بەڕێزە؟ مایکەکەی بەنێ؟ کەس وەڵامەکە نەڵێت. ئەلۆ؟ فەرموو؟ دەکاتە یەک. دەکاتە؟ یەک. دەکاتە یەک. داوای لێبوردن نەکەم، وەڵامەکەت ڕاست نییە. کێ وەڵامە ڕاستەکەی لایە و پێمان بڵێ؟ کێی تر وەڵامەکەی لایە با پێمان بڵێ؟ کەس نییە وەڵامی ڕاستمان پێ بڵێ؟ ئەو خاتوونە لەو گۆشەیەوە؟
مایکەکەی بگەیەنە دەست زانین وەڵامی ڕاستی لەلایە. بیست و 23.1 بەداخەوە وەڵامەکەی جەنابیشت هەڵەیە. کەس وەڵامی ڕاستی کۆچەربیکاری لا نییە؟ ئەو بەڕێزە وەڵامەکەی لایە؟ بەشک و جەنابیان وەڵامێکی ڕاستمان بدەنێ. سالب یەک. خۆت ناسێنە؟ مامۆستا کاروان حسێن. مامۆستای ئامادەیی چرۆ. بەخێربێیت سەرچاوان وەڵامەکەی ئەکاتە سالب یەک. زۆر سپاس بۆ وەڵامدانەوەت، سپاس بۆ ئەوەی کە ئامادە بوون. خۆشەویستان، تۆزێک ئارام بینەوە. من شتێکی کەتان پێڵێم، قسە بکەین، گوێ بگرین بۆ یەکتری باشە. لەژێر ئەو کورسیانەی کە ئێوە دانیشتون لەسەریان، لە کۆمەڵێک لە کورسیەکان پرسیارمان لە ژێریان شاردۆتەوە. هەمووی ئەگەڕە لەژێر کورسیەکانی خۆیان. سێری خۆتان کەن. کێ پرسیارەکەی دۆزیەوە؟ داوا بکات. بزانین مایکەکەی ئەدەینێ بەشک و بتوانێت وەڵامی پرسیارەکەمان پێ بڵێ. کێ پرسیارەکەی دۆزیوەتەوە؟ تکایە با گوێمان لە یەکتری بێ ئەو قوتابیە پرسیارێکی دۆزیوەتەوە ئەیەوێت وەڵامەکەیمان پێ بڵێ. با خۆی بناسێنێ سەرەتا بەس با گوێی بۆ بگرین. تکاتان لێ یەکەم. دێکانم ئەنجامی کۆکردنەوەی نێوان 3605 2450 دەکاتە چەند؟ دەکاتە 6055. 6055. کۆنتڕۆڵ وەڵامە ڕاستەکەتان لەلایە؟ کۆنتڕۆڵی وەڵامی ڕاستی لانیە. ئێستا من چی بکەم؟ وەڵامە ڕاستەکە ئەو وەڵامەیە کە ئەو قوتابیە دایەتیەوە بە ئێمە. دەست خۆش. کەسی تر پرسیاری دۆزیەوە؟ پرسیاری کە وەربگرین؟ پرسیار دۆزراوەتەوە؟ ئازاد تەمەنی 42 ساڵە. ئەگەر ئازاد تەمەنی 7 ئەوەندەی تەمەنی ئارام بێت، ئەوە تەمەنی ئارام چەندە؟ 6 ساڵە. تەمەنی ئارام لە سەرەتا ئەگەر بیخوێنیتەوە بۆ ئەوەی هەموو میوانەکان گوێیان لێبێت کاتان لە یەکەم ئێمە ناتوانین ئاوا گوێ بۆ پرسیارەکان بگرین و وەڵامەکانی ببیستینەوە. ئازاد تەمەنی 42 ساڵە. ئەگەر ئازاد تەمەنی 7 ئەوەندەی تەمەنی ئارام بێت، ئەوە تەمەنی ئارام چەندە؟ 6 ساڵە. تەمەنی 6 ساڵە. کێ لە ئێوە گوێی لە پرسیارەکە بوو لە مامۆستایانی قوتابخانەکان؟ ئەتوان پێمان بڵێن وەڵامەکەی ڕاستە یان هەڵا؟ وەڵامەکەی ڕاستە. قسەمان نەمایەمە. تکایە پرسیارێکی ترمانەیە؟ سڵاوت لێبێت. پرسیارەکەی من نووسراوە 2400 دابەشی سی دەکاتە چەند؟ دەکاتە 8. مۆبایلەکەەوە بەکار نێنە؟ نەخێر. خۆبی و نەکرد؟ دەکەواتە ئەکاتە 8. دەستان خۆش بێ بەڕێزان. وەڵامی کۆمەڵێک پرسیارمان وەرگرت. چالاکیەک بوو کە بۆ ئێوەمان ئامادە کرده بوو. زۆر سپاستانەکەین کە ئاوا بە جۆش و خرۆشەوە لەگەڵمانە بەردەوامن. ئەمە هەم گروتین بە ڕێوڕسمەکە ئەدات، هەم بە ئێمە، هەم بە قوتابیەکانیش. ئێستاش کاتی ئەوەیە کە بانگیان بکەینەوە سەر ستەیج ئەو قوتابیانەی کە بەردەوامن لەگەڵمانە لە پێشبڕکێیەکەیە. قوتابیەکان بانگەکەمەوە من. سەرەتا لاڤین بانگەکەم. قوتابی دواتر نووە.
قوتابی دوای نوە ئەو کەسەیەتەوە سەر ستەیج نزا وشیار. ئێستاش شەهناز بانگەکەینەوە. کۆتا قوتابی کە بانگ یەکەم وێستایە. دەستان خۆش بێ، بەخێر بێنەوە، شوتان وەرگرت؟ داواتان لێ یەکەم تۆزێک ئارام بین بۆ ئەوەی قوتابیەکانمان مێشکیان نەڕوات و بتوانن بیر بکەنەوە لە جوابی پرسیارەکان، چونکە ئەوان ئێستا سترێسێکیان لەسرە، بیر ئەکەنەوە پێویستیان بە ئارامیەت. کاتان لێ یەکەم با هەمومان ئارام بین بۆ ئەوەی ئەوان بتوانن باشترین وەڵاممان بدەنەوە. بچینە لای بەشی دووەم. شێوازی پرسیارەکانی بەشی دووەم ئەزانن؟ با پێتان بڵێم. من کۆمەڵێک ژمارەم لایە. ژمارە 6 لە پرسیاری 6ەوە چونکە دەست پێەکەینەوە 5 پرسیاری سەرەتامان ڕۆشتووە هەتاوەکو پرسیاری 15 10 پرسیارمان ئامادە کردووە. هەر قوتابیە و 2 پرسیاری لێ ئەەکەین، بەڵام یەک پرسیارەکانی ئاراستاکەین. هەر قوتابیە و یەک تۆپێکمان بۆ هەڵ ئەبژێرێت بە دڵی خۆی پرسیارێک ژمارەیەک هەڵ ئەبژێرێت. من یەک بانگیانەکەم، پرسیارەکە هەڵ ئەبژێرن، پرسیارەکەیان ئاراستاکەم و کاتیان ئەدەمێ کە وەڵام بنەوە. لێرەوە دەست پێەکەم. وێستا وەرە تۆپێکم بۆ هەڵبژێرە. سێری تۆپەکان وەکە. تۆپی ژمارە 9 هەڵبژاردووە. پێم باشە هەمووتان بینەری بن بۆ ئەوەی من بچم پرسیاری ژمارە 9 بۆ بێنم و بیخوێنێتەوە. بزانین پرسیارەکەی ئاسانە یاخود ئەتوانێت چارەسەری بکە یان نا. پرسیاری ژمارە 9. پرسیاری ژمارە 9 ئەڵێت پرسیارێکی ئاسان. پرسیارەکەت بۆ ئەخوێنمەوە، گوێ بۆ من بگرە و سێری شاشەکە بکە. لەم وێنەی خوارەوەدا هەر ڕیزێک دوای خۆی 2 ئەستێرەی زیاد دەکات. ئایا لە ڕیزی دەیەمدا ژمارەی ئەستێرەکان دەبێت بە چەند؟ با کاتت دەست پێ بکات. دەست پێ بکە. وێستا کاتی تەواو بوو. وێستا وەڵامەکەم پێ بڵێ. 19. ژمارەی ئەستێرەکان دەبێتە 19. با بزانین وەڵامەکەی ڕاستە؟ ڕاستە! وێستا وەڵامەکەی ڕاست بوو. ئێستا داوا لە قوتابیەکی تر ئەەکەم بۆ ئەوەی وەڵامی پرسیارمان باتەوە. شەهناز تۆوەرە. تۆپێکم بۆ هەڵبژێرە. تۆپی ژمارە 11 هەڵبژاردووە. تۆپی ژمارە 11 پرسیاری ژمارە 11 هەیە و تایبەتە بە وێستا. بە شەهناز بگورن. شەهناز ئامادەی بۆی پرسیارەکەت لێ بکەم؟ بەڵێ. زۆر باشە. پرسیاری ژمارە 11 دەست پێ مەکە هەتاوەکو چرکەکانمان دەست پێ ئەکات. پرسیارەکە ئەڵێت هەموو ئەو دوو ژمارە خۆبەخشانە بنووسە کە سەرجەمیان دەکاتە 20. ئەو دوو ژمارە خۆبەخشانە. دەست پێ بکە.
کاتە تەواو بوو وەڵامت دابوویەوە وەڵام نەداوەتەوە شەهناز وەڵامی پرسیارەکەی نەداوەتەوە کەواتە نا خاڵی بۆ زیاد دەکرێت نا خاڵیشی لێ کەم ئەکرێتەوە بەداخەوە وەڵامەکە 3 و 17 لەگەڵ 13 و 7 بۆ پرسیاری داهاتوو حتمەن لە پرسیارێکا کە نەتانزانی پرسیاری داهاتوو هەوڵە دەن و ئەزانن قوتابیەکی تر بانگەکەم نزا وەرە تۆپێکم بۆ هەڵبژێرە نزا تۆپی ژمارە 6 هەڵبژاردووە تۆپی ژمارە 6 زین پرسیارەکەی چییە؟ پرسیاری ژمارە 6 دۆزینەوە پرسیارەکە ئەڵێت نزا پرسیارەکەت بۆ خوێنمەوە لەم وێنەی خوارەوەدا پرسیارەکەمان ڕاست کردەوە نرخی ئێکس چەندە؟ نزا کەسێ چرکەکەت ڕۆژ دەست پێ بکە دەست پێ بکە کاتە تەواو بوو وەڵامت داوەتەوە؟ بەڵێ وەڵامەکەتم پێ بڵێ؟ 18 ژمارە 18 با بزانین وەڵامەکەی نزا ڕاستە بزانین وەڵامەکەی ڕاستە بەڵێ دەستخۆش بۆ پشتگیریتان ئێستا داوا لە نوە ئەەکەم بێت و پرسیارەکەی خۆی هەڵبژێرێت پرسیاری ژمارە 15 هەڵبژاردووە پرسیاری ژمارە 15 زانین پرسیارەکە ئەڵێت چی و زانین وەڵامەکەی نوە ڕاستە بێت یان نا پرسیارەکەمان نوە ئامادەی لەم وێنەیەدا کام لەمانەی خوارەوە گونجاوە بۆ تەواوکردنی 4 گۆشەکە 3 2 1 دەست پێ بکەنەوە کاتە تەواو بوونووە وەڵامەکەت داوەتەوە وەڵامەکەت بەرزکەرەوە لەسەر وەرەقەکەیەک بینووسە بۆ ئەوەی هەموو بینەرانیش بیبینن وەڵامی ئی خۆشەویستان وەک گوتم با ئێمە وەڵامەکانیان پێنەڵێین بۆ ئەوەی ئەوان وەڵامی خۆیان بدەنەوە زانین وەڵامەکەی نوە ڕاستە وەڵامی سی ڕاست بوو وەڵامی نوە هەڵە بوو نەیتوانی لەم قۆناغەیە هیچ نمرەیەک بەدەست بێنێت بۆ پرسیاری داهاتوو لاڤین بەستەماوی وەرە تۆپێکم بۆ هەڵبژێرە
لابین تۆپی ژمارە حەوت بزانم پرسیاری ژمارە حەوت ئەڵێ چی بۆ لابین زین لابین وەڵام ڕاستەکەی لایە پرسیاری ژمارە حەوت ئەخوێنمەوە بۆ لابین پرسیارەکە ئەڵێ لەم هاوکێشەیە نرخی ئەی چەندە هاوکێشەکەت لەبەر دەستایە دوای سێ چرکە دەست پێ بکە لابین دەست پێ بکە کاتت تەواو بوو کاتت تەواو بوو قەڵەمەکەت دابنێ وەڵامەکەی ئەکاتە 0.5 با بزانین نرخی ئەی 0.5 بەداخەوە وەڵامەکەی لابین هەڵە بوو خۆشەویستان 5 پرسیاری سەرەتامان کۆتایی پێهات هەر قوتابیەک بۆی هەیە پرسیارێکی تر و تۆپێکی تر ڕابکێشێت ئێستا دووبارە دەستەکەینەوە بە پرسیارکردن بێستا لە تۆ دەست پێکەمەوە تۆپێکم بۆ بێنە بێستا تۆپی ژمارە دەی هەڵبژاردووە تۆپی ژمارە دە پرسیاری ژمارە دە بێستا پرسیارەکە و با بۆ بدۆزمەوە بە بۆت بخوێنمەوە بورن پرسیارەکە ئەڵێت لەم وێنانەدا کامیان جیاوازە لەوانی تر 3 2 1 دەست پێ بکە بێستا کاتت تەواوە بێت بێستا کاتت تەواو بوو سی وەڵامی پرسیارەکەی سیە با بزانین وەڵامەکەی ڕاستە وەڵامی ڕاستیە بێستا وەڵامەکەی ڕاست بوو توانی وەڵامی ڕاستمان بداتێ و 5 نمرەی دیکە بەرێتەوە شەهناز تۆپێکی ترم بۆ هەڵبژێرێتەوە شەهناز تۆپی ژمارە 8 هەڵبژاردووە تۆپی ژمارە 8 پرسیاری ژمارە 8 ئەخوێنمەوە بۆ شەهناز شەهناز پرسیارەکە ئەڵێ چەند چوارگۆشە لە چوارلای AEFB دروست دەبێت ئەگەر بزانیت لە چوارلای ABCD 12 چوارگۆشە هەیە تکاتان لێ یەکەم با ئەو وەڵام بداتەوە دەست پێ بکە
کاتە کۆتایی هات شەهناز وەڵامی داوەتەوە وەڵامەکەی ژمارە 8 ئەڵێت 8 چوارگۆشە هەیە کۆنتڕۆڵ وەڵامەکەی شەهناز 8 بەڵام وەڵامەکەی ئێمە ژمارە 9 ئەم وەڵامە هەڵەبوو شەهناز نەتوانی هیچ نمرەیەک بەدەست بێنی لەم قۆناغەیە نمرەت بەدەست نەهێنا کێشە نییە ئەتوانین قۆناغەکانی تر قەرەبووی بکەینەوە 9 چوارگۆشەیە پرسیاری دواتر لە نزاعەکەم نزا وەرە تۆپێکم بۆ هەڵبژێرە نزا تۆپی ژمارە 14 بۆ هەڵبژاردوو تۆپی ژمارە 14 پرسیاری ژمارە 14 پرسیاری ژمارە 14 ئەڵێت ئەنجامی ئەمەی خوارەوە بدۆزەرەوە ئەنجامەکە چییە؟ ژمارەکەت لەبەردەستدایە کاتە کۆتایی هات پرسیاری 14 و تۆپی ژمارە 14 هەڵبژاردبوو با بزانین وەڵامەکەی چییە؟ وەڵامەکەی تۆ چییە نزا؟ 100,001 100,001 با بزانین وەڵامەکە 100,001 چاوەڕێی وەڵامەکە بن وەڵامەکە 100,001 پشتگیری قوتابیەکانەکەن و دڵگەرمی بە هاوڕێکانتانە بەخشن ئێستا ئارامە بینەوە و پرسیار لە نوواکەین نووا وەرە تۆپێکمان بۆ هەڵبژێرە پرسیارەکەتان پێڵێم با پرسیارەکەی بە بێدەنگی بۆ بخوێنینەوە پرسیاری ژمارە 13 هەڵبژاردووە پرسیاری ژمارە 13 لای منە زانین پرسیارەکە ئەڵێ چی؟ پرسیارەکە ئەڵێ کۆی گشتی سێگۆشەکان لەم وێنەیەدا دەکاتە چەند؟ 3, 2, 1 کاتی دەست پێکات کاتە تەواو بوو نووە وەڵامەکەت داوەتەوە 13 وەڵامەکەت 13 بزانین وەڵامەکە 13 وەڵامەکەی ڕاستە و 13 وەڵامی ڕاستمان بداتەوە و پێنج
نمرە وەربگرێت. کۆتا قوتابی کەماوە پرسیاری کۆتایی لێ بکەم. لاڤینە. لاڤین وەرە کۆتا تۆپم بۆ دەربێنە. کۆتا تۆپ بۆم تۆماوەتەوە. تۆپەکە ژمارە 12ە. پرسیارەکەش ژمارە 12ە. ئەم پرسیارە بۆ لاڤین ئەخوێنینەوە. بزانین وەڵامەکەی لەلا ئەبێت یاخود نا. پرسیارەکە ئەڵێت ژمارەی شەش پاڵوەکان چەندە لەم وێنەیەدا؟ 3, 2, 1. لاڤین کاتە کۆتایی هات پێشەوەی وەڵامەکەم پێ بڵێ ئەوە ئێوەش وەکو منوان من خەریک بووم شەش پاڵۆکانم ئەژمار ئەمە دزانم وەڵامە ڕاستەکە چییە؟ ئادەی لاڤین وەڵامە ڕاستەکەم پێ بڵێ. 22 وەڵامی لاڤینە. زانین وەڵامە ڕاستەکە چەندە؟ 23. بەداخەوە لاڤین یەک شەش پاڵۆی کەمتر ژماردبوو. خاوەنی هیچ نمرەیەک نیت ئێستا هیچ نمرەیەکت بەدەست نێنە. پرسیارەکانیشمان کۆتاییان هات. ئێستا پێش ئەوەی ئەنجامەکان ڕابگەینین و پێتان بڵین کە کام قوتابی ئەمێنێتەوە نمرەکان بخوێنینەوە هەر ئێستا؟ یان با قوتابیەکانمان بڕۆن شوویەک وەربگرن اینجا بێنەوە بۆ لای ئێمە و ئێمە ئەنجامەکان ڕابگەێنین. فەرمووی. خۆشەویستان، ئازیزان، خۆشەویستان، دەستگای ڕوانگە کەم تا زۆر هیچ پەیوەندیەکی بە دانانی پرسیارەکانەوە نەبووە و هەروەها هیچ وەڵامێکیان لا نەبووە جگەلەوەی کە ئەو حەکەمانە ئەو مامۆستایانەی پرسیارەکانیان داناوە قەراریان لەسەر زیرەکی وەڵامی ئەو قوتابیانە داوە کە گەشتونەتە ئەم قۆناغا و هەروەها ئەو مامۆستا بەڕێزانەش بوون کە پرسیارەکان و وەڵامەکانیان داناوە. بۆ بەرچاوڕوونی زیاتر بۆ ئەوەی ئەمە زیاتر ڕوون بێتەوە بۆ ئێوەش ڤیدیۆی ئەو مامۆستایانە ئەبینین کە پرسیارەکانیان بۆ داناوین و شیکاریان کردووە. فەرموون. ئێمە وەکو لیژنەی هەڵسەنگاندنی ئەو قوتابیانەی کە لە بواری ماتماتیکە باشن ئێمە توانیمان ئەو دەفتەرانەی کە هەیە تەسیحمان کرد و بە شێوەیەکی عام پرۆسەکە پرۆسەیەکی باش بوو. لە منهەجی دەکەیە لە هەوڵەوە تا ئەخیر لەگەڵ پرۆسێ سوال بۆ ئەمەیە.
چالاکیەکانی ئەو مامۆستایانەی کە لەگەڵمانە بەشدار بوون و ئەرکیان کێشا. ئێستا داوا لە بەڕێز داستان قادر بەڕێوەبەری پرۆگرامەکانی دەستگای ڕوانگە ئەەکەم بۆ ئەوەی بێتە سەر ستەیج و پێشوازی لە ئەو مامۆستا بەڕێزانە بکات. بەخێربێت کاک داستان. ئێستا دادوەرانی بەڕێز بانگێش دەکەمە سەر ستەیج و دەستخۆشیان لێ ئەەکەین. بەڕێز مامۆستا هێمن عەبدولکەریم لە شاری هەولێر. بەخێربێت مامۆستا. بەڕێزی دووەم دکتۆر ڕەشاد ڕەشید لە شاری هەولێر. بەڕێز مامۆستا فەهمی محەممەد لە شاری سلێمانی. بەخێربێت مامۆستا. بەڕێز دکتۆر کاروان حەمەفەرەج لە شاری سلێمانی. بەڕێز مامۆستا پێشکەفت فەرسار لە شاری دهۆک. بەڕێز مامۆستا هێرش ئەمین لە شاری دهۆک. لە دڵەوە سپاسی لێژنەی دادوەری بەڕێزەکەین کە ئەرکیان کێشا و ماندوو بوون لەگەڵ ئێمە. هاوکارمان بوون. ئێستاش کاتی ئەوە هاتووە قوتابیەکانمان بانگ بکەینەوە بۆ ئەوەی ئەو سێ قوتابیە دەستنیشان بکرێت کە چوونەتە قۆناغی کۆتایی بەڵام لەگەڵ چەپڵەکانی ئێوەیە.
قوتابیەکان بانگەکەینەوە. لافین لافین دلێر نوا هێمن قوتابی سێم نزا وشیار ئێستا شەهناز بانگەکەینەوە. وەکۆتا قوتابی ئێستا سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هەموو لایەک، بەخێر بێنەوە دووبارە. وەک دیارە ئەنجامەکانمان لەلایە. ئێستا نمرەکانتان ئەخوێنینەوە و دەرئەکەوێت کام یەک لە ئێوە دوو قوتابین ئێمە بەجێ ئەهێڵن و لەم قۆناغەوە ئیتر لەگەڵمان نابن. بەپێی نمرەکان بێت ئێستا فەرحان سەعید بەرزترین نمرەی بەدەستێناوە و 25 نمرەی هەیە. نزا وشیار 20 نمرەی هەیە. قوتابیانی عزیز، ئامادەبوانی خۆشەویست، زۆر سپاستانەکەین. سپاس بۆ چەپڵەکانتان، بۆ ماندووبوونتان، بۆ هاتنتان. من لەم قۆناغە ئەترسام لەبەرەوەی قۆناغی ماڵاوایی قۆناغێکی ناخۆشە، ناڵم زۆر ناخۆشە لەبەرەوەی ئەوان سەرکەوتوون کە هاتوونەتەم قۆناغە، بەڵام کە لەم قۆناغەیە لەگەڵمان نامێننەوە بۆ ئێمە ناخۆشە کە ماڵاوایان لێ بکەین. لاڤین توانای تۆ زۆر باش بوو، زۆر خۆشحاڵ بووین کە تاوەکو ئێستا لەگەڵمان بووی. خۆت هەستە چۆنە کە ئیتر ناتوانی بەردەوام بی لەگەڵمان؟ ڕاستیەکەی هەستێکی خۆش نییە، بەس بۆ من گەورە بوو کە تاوەکو ئێرە توانیم تاوەکو ئاستا بێم و هەروەها سوپاسی مامۆستایان و دەستگای ڕوانگەشەکەم بۆ ئەو هەلەی کە بۆ ئێمەیان ڕەخسان و سوپاسی دایک و باوکشمەکەم بێگومان زۆر یارمەتی دەرم بوون و ئەوەندە و بەس. لاڤین گیان چەپڵەیەکی گەرم، دەستخۆش لاڤین. هاتن و بەشداریکردنی بۆ خۆی زۆر بوو لەبەرەوەی بڕوای بە خۆی هەبوو و زانیوێتی ئەگاتە قۆناغێکی باش. دەستخۆش بە هیوای سەرکەوتنی زیاتر. شەهناز ئێستا چۆنی؟ ئافەرم، هەر بڵێ باشم. هەستی چۆنە کە ئەیتر بەردەوام نابیت لێرە؟ هەستێکی زۆر خۆش نییە، بەڵام هەر زۆر زۆر دڵخۆشم بەوەی کە توانیمە تاوەکو ئەم قۆناغە بێم. دڵخۆشم. ئافەرم، بەڕاستی
دەستان خۆش بێت بەڕاستی چ من چ هاوکارانی ئێمە چ قوتابیەکان و هاوڕێیانی شەهناز و لاڤین چ مامۆستاکانی ئەبێ ئەوە بزانن کە لێرەیە ئاستی زیرەکیەکە تەنیا لەسەر کات بوو ئەوان ئەگەر کاتیان هەبوایە حتمما هەمویان بەشی ئەوە ئاستی زیرەکیان بەرزە کە بتوانن وەڵامی پرسیارەکانمان بنەوە بەڵام لێرەیە کات حکمی ئەکرد و دەسەڵاتی بەدەستەوە بوو بۆیە کاتەکە ڕێگەی نەدا بە لاڤین و بە شەهناز کە بەردەوام بن لەگەڵمانە ئەگینا ئەوانیش هەمان ئاست و هەمان زیرەکی هاوڕەکانی تریانیان هەیە ئێستا بە چەپڵەیەکی گەرم ماڵ ئاوایی لە شەهناز و لە لاڤینەکەین زۆر سپاس بۆ ئامادەبووان سپاس بۆ چەپڵەکانتان ئەو سێ قوتابیەی کە ئێستا لەگەڵمان ئاماونەتەوە ڤێستایە نزایە نوایە سپاس خۆشەویستان دووبارە سپاسدانەکەین بە هیوام هاوکارمان بن کە کاتی ئەوەمان هەبێت قۆناغی کۆتایی بە باشترین شێوە بەڕێ بکەین چونکە ئەم سێ قوتابیە کە ئێستا ماونەتەوە کۆمەڵێک پرسیاری تریان بۆ ئامادەکرا بێ ئاراستەیان بکەین و کاتیان بدەینێ و بێدەنگیان بۆ بڕەسێنین تاوەکو بتوانن وەڵام بدەنەوە قۆناغی کۆتایی 15 پرسیارمان هەیە با شارەزای پرسیارەکان بن شارەزای شێوازی ڕێوڕەسمەکە بن 15 پرسیارەکە بە شێوازی هەڕەمەکی ئێمە لێیانەکەین پرسیارێک ئەەکەین ئەوان بە پێی خێرایی خۆیان ئەبێت کامیان خێراتر دەستی بە دوگمەی بەزەکەی بەردەمیدانا وەڵامەکە بداتەوە بە من ئێستا ئامادەن دەست بکەین بە پرسیارەکانمان؟ بەڵێ 15 پرسیارە و هەر 15کەی پێویستە هەر سێکتان بەشدار بن لە وەڵامدانەوەیان دەست پێ بکەین؟ پرسیاری یەکەم لە حەوت گۆی هاوشێوەدا کە 6 دانەیان لە بارستاییدا یەکسان و یەکێکیان بارستایی زیاترە لەوانی دی کەمترین جار بە بەکارهێنانی تەرازوو واتە میزان چەندە بۆ دۆزینەوەی گۆیەک بارستایی جیاوازەکە کێ وەڵامی زانی دەست بنێت بە بەزەکەی بەردەمیدا باتەوە تکاتان لێ یەکەم ڤێستا یەک جار وەڵامەکەی هەڵەیە ئێوە کاتتان ماوە کە جواب بەنەوە نزا سێ جار وەڵامی نزاش هەڵەیە نوا تۆ تەنیا نوا ماوە وەڵامی پرسیارەکەمان باتەوە نوا کاتت ماوە بیر بکەیتەوە تکایە بێدەنگی 4 جار بەداخەوە هیچ کامتان زانین وەڵامەکە چییە؟ وەڵامەکە 2 جارە هیچ کامیان نەیان توانی وەڵامی ڕاستمان بدەنێ خۆشەویستان باش شتێک لێرەیە ڕوون بێتەوە لەم قۆناغەیە هەر قوتابیەک پرسیارێک بزانێت 5 نمرە وەردەگرێت بەڵام ئەگەر وەڵامی هەڵەمان بدەنەوە 2 نمرەیان لێ دەڕوات واتە ئێمە 2 نمرەیان لێ کەم دەکەینەوە بەو پێیە بێت ئێستا ڤێستا و نزا و نوا یەکی 2 نمرەیان لێکەم کراوەتەوە دوای ئەم پرسیارە پرسیارێکی ترمانەیە پرسیاری دووەمتان لێ یەکەم
پرسیاری دووەم ئەڵێت ئەگەر سەرجەمی حەوت ژمارەی تەواوی یەک لە دوای یەک بکاتە 105 ئەوە سەرجەمی بچووکترین و گەورەترینی ئەو ژمارانە چەندە؟ 3, 2, 1. بێستا 105 105 وەڵامەکەی هەڵەیە وەڵامی دواتر وەرەگرم لە نوا و نزا نوا نزا کاتتان ماوە بیر بکەنەوە وەڵام بدەنێن کاتتان تەواو بوو بەداخەوە نوا و نزا وەڵامیان نەداینەوە تەنیا ڤێستا وەڵامێکی داینەوە وەڵامەکەشی هەڵە بوو 2 نمرە لە ڤێستا کەم کرایەوە وەکو وتمان ئەگەر وەڵامەکەتان ڕاست بێت ئەو وەڵامەکەیە لە بەرچاوی هەمووتانە ئەگەر وەڵامەکەیان ڕاست بە 5 نمرەیان وەردەگرت بەڵام چونکە وەڵامی چەوتیان داوەتەوە 2 نمرە لە ڤێستا کەم کراوەتەوە ئێستا ئەچینە لای پرسیاری سێیەم پرسیاری سێیەم هەڵێت لە پۆلێکی 26 قوتابیدا 15 قوتابی حەزی لە ئایسکرێمی ڤانیلایە و 16 قوتابیش حەزی لە ئایسکرێمی چکۆلاتەیە هەروەها 3 لە قوتابیەکانیش حەزیان لە هیچ کامێکیان نییە ئایا ژمارەی ئەو قوتابیانە چەندە کە حەزیان لە هەردوو ئایسکرێمی ڤانیلا و چکۆلاتەیە 3, 2, 1. وەڵامەکەی نوا هەڵەیە کاتان ماوە ڤێستا 8 وەڵامی ڤێستا ڕاستە وەڵامی پرسیارەکە 8 قوتابی بوو نوا کاتان لە یەکەم نوا وەڵامی هەڵەی داینەوە 2 نمرەی لە یەکەم بوویەوە ڤێستا وەڵامی ڕاست بوو 5 نمرەمان بە دیاری دابەدنەوە دابا ڤێستا ئێستا ئەچینە لای پرسیاری چوارەم پرسیار زۆر ماوە کاتتان زۆر ماوە بۆ ئەوەی بیر بکەنەوە و نمرە کۆ بکەنەوە پرسیارەکەی ترمان کە پرسیاری چوارەمە ئەڵێت ڕووبەری ئەم چوار لایە چەندە 3, 2, 1. ئەتوانێت وەڵام باتەوە کاتتان بەرەو تەواو بووێت نوا چلو وەڵامەکەی نوا هەڵە بوو وە کاتیشتان تەواو بوو
کاتتان تەواو بوو ناتوانین هیچ وەڵامێک وەربگین تەنیا وەڵامی نوامان وەرگرت کە وتی 48 بەڵام وەڵامەکەت 36 نوا نەیتوانی وەڵامی ڕاستمان بداتەوە. لە دوای پرسیاری چوارەم پرسیاری پێنجەم لە قوتابیەکانمانەکەین. پرسیاری پێنجەم تکاتان لە یەکەم تۆزێک بێدەنگ بین بۆ ئەوەی بتوانن بە باشی وەڵامی پرسیارەکان بدەنەوە. پرسیارەکە ئەڵێت لەم وێنەیەدا لە هەر هەنگاوێک تۆپە بەتاڵەکە دوو گۆشە بە پێچەوانەی میلی کاتژمێر دەجوڵێت و تۆپە سپیەکەش یەک گۆشە بە ئاراستەی میلی کاتژمێر دەجوڵێت. ئایا دوای چەند هەنگاو هەردوو تۆپەکە یەک دەگرن؟ 3 2 1 یەک وەڵامی یەکە بەڵام وەڵامەکەت ڕاست نییە. نوا و نزا کاتتان ماوە بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکە بدەنەوە. نوا ئەڵێ دووش وەڵامی ئێمە نییە. نزا تەنیا تۆ ماوی و کاتیشت ماوە. نزا کاتت ماوە ئەتوانی بیر بکەیتەوە. بەداخەوە کاتی نزا تەواو بوو وەڵاممان لە نزا وەرنەگرت بەڵام ڤێستا و نوا وەڵامی هەڵەیان داینەوە و هەردووکیان دوو نمرەیان لەدەستدا. بەداخەوە بە هیوام لە پرسیارەکانی ترا بتوان نمرەکانتان بەدەست بێننەوە. پرسیارمان زۆر ماوە ورەتان هەبێت. پرسیاری شەشەمتان بۆ ئەخوێنمەوە. ئەگەر بزانیت ساینی سی یەکسانە بە یەک لەسەر دوو لەم وێنەیەدا ئەوە نرخی کۆساین دووجای ئەی کۆ ساین دووجای سی دەکاتە چەند؟ 3 2 1 توانێت وەڵاممان باتەوە. نزا 6 لەسەر 4 6 لەسەر 4 هەڵەیە. 6 لەسەر 4 بەڵێ 6 لەسەر 4 سێری وەڵامەکەی سەر سەبورەکە بکەین سەر سکرینەکە ئەبێتە 3 لەسەر 2 ئەگەر کورد بکرێتەوە. ڕاستە. خۆشەویستان مامۆستای ئامادەی بیرکاری من لێرە ئامادەیە. من قوتابیەکی تەمەڵ بووم لە ئامادەیە بە تایبەتی لە ساین و کۆساینە. زۆر کێشەمە بوو بۆیە ئێستا لە پرسیارەکانی شاکەیان خوێنمەوە وەر کێشەمەیە زۆر داوای لێبوردنەکەم و سپاسی ئەو مامۆستایانە ئەکەم کە هەزارەها قوتابی وەکو من وەکو ئەم گوڵە جوانانەیان بە ئێستا گەیاندووە. دڵنیام ئەگەر ئەوان نەبوونایە و قوتابخانەکە ماڵی دووەممانە نەبووایە ئێمە لێرە نەئەبووین.
پرسیاری دواتر پرسیاری ژمارە حەوتە. پرسیارەکە ئەڵێ ئەنجامی ئێم توان سفر. جارانی ئێم توان سێ لەسەر دوو هەمووی توانی پێنج هەمووی لەسەر ئێم توان هەشت لەسەر ئێم توان یەک لەسەر دوو دەکاتە چەند؟ 3, 2, 1. ئادەی نوە سفر وەڵامەکەی نوە هەڵەیە کاتتان ماوە. کاتتان ماوە ئەتوانن دووبارە وەڵام بنەوە. لذا لەگەڵ وێستا توانای ئەوەیان هەیە وەڵاممان بنەوە. کاتتان ماوە. کاتتان تەواو بوو. وێستا کۆتا قوتابی بوو کە بەزەکەی لێیە. وەڵامەکەی لێ وەربگرم. وەڵامەکەتمان پێ بڵێ. 1/m power 1/2. ئەکاتە ژمارە با وەڵامەکە ببینین بۆ ئەوەی بزانین وەڵامەکەی تۆ ڕاستە. ئەکاتە ژمارە یەک. کەواتە وەڵامەکەی وێستاش هەڵە بوو. ئێستا خۆشەویستان تاوەکو ئێستا پێشبڕکێیەکی زۆر باش و چڕ لە نێوان قوتابیەکانمانە هەیە. حەوت پرسیارمان کردو و پرسیاری ترمان ماوە. من ئەچمە لای پرسیاری هەشتم. پرسیارەکە ئەڵێت کاتان لێ ئەەکەم بێدەنگ من با پرسیارەکە بخوێنینەوە. باوکێک تەمەنی 30 ساڵە و سێ ئەوەندەی تەمەنی کوڕەکەیەتی. ئایا دوای چەند ساڵ تەمەنی باوکەکە دەبێتە دوو هێندەی تەمەنی کوڕەکەی؟ 3, 2, 1. دوای 10 ساڵ. ئێستا وەڵامی ڕاستی لەم پرسیارەیە دایەوە. پرسیاریکەمان ماوە هەلی ترتان لەبەردەستایە بۆ ئەوەی تێبڕکێ بکەن لە نێوان یەکتریدا. پرسیاری ترتان بۆ ئەخوێنمەوە بزانم کامەتان ئەم جارە وەڵامی ڕاستمان ئەدەنێ. پرسیاری ئەم جارەمانەڵێت ئەو ژمارەیە چەندە لە نێوان 121 و 149 کە بە تەواوەتی دابەشی 3 و 5 دەبێت. خێراکە 130 غەڵەتە وەڵامەکەی نووە. 145 وەڵامەکەی ئەویش هەڵەیە. لذا تەنیا تۆ ماوی کاتیشت ماوە. لذا بزانین ئەتوانێ وەڵامان بداتەوە. لذا پێم وانە گەشت بێتە هیچ وەڵامێک بۆیە وەڵامێکی نەدایە کاتە تەواو بوو داوای لێبوردنەکەم ناتوانم وەڵامەکەت وەربگرم. وەڵامە ڕاستەکە
135 بەڵام بەداخەوە هیچ کامێکتان نەتانتوانی وەڵاممان بنەوە. خۆشەویستان، نمرەکانیان دیارە، بەڵام هێشتا پرسیارمان ماوە. هەر پرسیارێک 5 نمرە، هەر پرسیارێکی هەڵا 2 نمرەی لێ وەرەگیرێتەوە. ئێستا پرسیاری ژمارە 10 بۆ ئەخوێنمەوە. با پرسیارەکە بخوێنینەوە تکایە؟ کاتیان لێ ئەڕوات، کاتان لێ یەکەم. ئەم شتەیە بە ژمارە پڕ بکەرەوە، بەمەرجێک کۆی هەر سێ ژمارەیەکی یەک لە دوای یەک بکاتە 20. هەموو 4 9 7 هەموو چی؟ 4 9 7 4 9 7 هەمووی 4 9 7 لێژنەکە ئەڵێ وەڵامەکەی ڤێستا ڕاستە. قوتابیەکان بۆیە بهێڵن پرسیارەکانیان بە خێرایی بۆ بخوێنینەوە بۆی کاتیان لێ بە فێڕۆ نەڕوات و ئەوانیش وەڵام بدەنەوە. ئێستا لە پرسیاری 11یەمین. پرسیاری 11یەم بزانین چییە؟ ئەنجامی ئەمەی خوارەوە چەندە؟ 3 2 1 دەست خۆشنووە. بەڕاستی هەتاوەکو من فریایەوە کەوتم یەکەکان بژمێرمەوە وەڵام ڕاستەکەی دایەوە. ئافەرم نوە. دەست خۆش. ئەچینە لای پرسیاری 12. پرسیاری 12 ئەڵێت ئەگەر تێکڕای 5 تاقیکردنەوەی ئازاد 84 بێت و تێکڕای 3 تاقیکردنەوەی یەکەمی 80 بێت، ئەوە تێکڕای 2 تاقیکردنەوەی دوایی چەندە؟ 3 2 1 کاتتان بەرەو نەمانەکرێت. 76 وەڵامێکی هەڵەی دایەوە بە ئێمە. کاتیشتان تەواو بوو، ناتوانم وەڵام لە ڤێستا و لە نزاوەر بگرم. بەداخەوە 2 نمرە لە نواڕۆژ وەڵامە ڕاستەکەمان 90. ماندوو بوون؟ ماندوون؟ پرسیاری زۆرتان نەماوە. پرسیارەکانتان لێ یەکەم و ئەچینە کۆتایی ئەنجامەکان.
پرسیاری ژمارە 13 پرسیاری ژمارە 13 ئەڵێ ئەگەر جیاوازی دوو ژمارە بکاتە 54 و کۆیان بکاتە 110 ئایا ئەو دوو ژمارەیە چەندن؟ 3, 2, 1. بیست و سی و سێ بەداخەوە هەڵەیە نوە لەگەڵ وێستایە کاتیان ماوە کە پرسیارەکەمان وەڵام بنەوە پەنجاو دوو ژمارەکەی ئەویش هەڵەیە کاتت ماوە وێستا بەداخەوە کات تەواو بوو ناتوانم هیچ وەڵامێک وەربگرم وەڵامی نووە و نزا هەردووکیان هەڵە بوو وەڵامەکە 28 و 82 هاوڕێیان چەپڵەیەکی گەرمیان بۆ لێبن بۆی تۆزێک ماندووبوونیان حەسێتەوە دەستان خۆش بێت دەستان خۆش سپاس بۆ ئەو هەموو گەرم و گوڕیە پرسیاریکەیان ماوە پرسیاریکەیان لێ ئەەکەین پرسیاری چواردەیەمتان لێ ئەەکەم کە پرسیارەکە ئەڵێ ڕووبەری ناوچە سپیکراوەکە چەندە لەم وێنەیەدا بە پێی درێژی لاکانی کە دیاری کراوە هەشت بەداخەوە هەڵەیە نزا و نووا ماون کە وەڵامەکانیان بدەنەوە نزا و نووا کاتتان تەواو بوو ناتوانم هیچ وەڵامێکتان لێ وەربگرم کێبڕکێیەکە هێشتا بەردەوامە و یەک پرسیارمان ماوە بەڵام ئەم پرسیارە ئایا کام قوتابی ئەیزانێ ئایا نمرە وەردەگرێت یاخود نمرەی لێ کەم دەکرێتەوە وەڵامی پرسیارەکەمان 99 بوو پرسیاری کۆتایی ماوە لێتان بکەم پرسیاری ژمارە 15 پرسیارێکی ئەتوانم بڵێم چارە نووسازە باش بیری لێ بکەنەوە و وەڵامە ڕاستەکەمان بدەنەوە پرسیاری 15 ئەڵێت سندوقێک 90 گۆی تێدایە گۆیەکان ژمارەکراون لە 1 تاوەکو 90 یەک گۆ ڕاکێشرا پاشان گۆی دووەم بێگەڕانەوەی یەکەم ئەگەر یەکێکیان تاک و ئەویتریان جووت یەکسانە بە چەند 3, 2, 1. کاتان هەیە کە بیر بکەنەوە وەڵامی پرسیارەکەمان بدەنەوە
وێستا بیر لە پرسیارەکە بکەرەوە. کۆتا پرسیارە و کاتتان زۆر نەماوە. نوە 90 لەسەر 361. 90 لەسەر ژمارەکەی هەڵەیە بەداخەوە. چەپڵەیەکی گەرم. خۆشەویستان، ئازیزان، خۆشەویستان، قوتابیانی خۆشەویست، کێبڕکێکەمان تکاتان لە یەکەم کێبڕکێکەمان پرسیارەکانمان کۆتاییان پێهات. لێرەیە دەرئەکەوێت کە کێ پلەی یەکەم وەکێ پلەی دووەم وەکێ پلەی سێین بەدەستێناوە. بەپێی نمرەکان ئێمە ناتوانین لێتان بشارینەوە. ئەو قوتابیەی کە پلەی یەکەمی بەدەستێناوە وێستا فەرحانە. سپاس بۆ هەمولایەک. ئەو قوتابیەشی کە پلەی دووەمی بەدەستێناوە دزاوشار ساڵە. کەتوانی خۆشەویستان، ئەو قوتابی کەتوانی تەنها بە دوو نمرەش بێت پلەی سێیەم بەدەست بێنێت نوە هێمن عەلی. ئێستا ئێستا داواکەم تکاتان لە یەکەم. زۆر سپاس بۆ هەمووتان. تکایە هاوکارمان بن. تکایە قوتابی خۆشەویستەکان لەگەڵ منە وەرنەوە پشت ستەیج هەتاوەکو دواتر خەڵاتەکانیان بۆ ئامادە ئەەکەین و یەک بە یەک قوتابیەکان بانگەکەینەوە بۆ سەر ستەیج و خەڵاتەکانیان پێشکەشەکەین. فەرموون. خۆشەویستان، ئێستا داوا لە بەڕێوەبەری قوتابخانەکانی ئەو قوتابیانە ئەکەین کە بوونەتە پلەی یەکەم و دووەم و سێیەم بفەرمونە سەر ستەیج و گەورەمان بکەن.
بەخێر بێن سەرچاوانم زۆر سپاس خۆشەویستان بەخێراتتانەکەم زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستان تکاتان لێ یەکەم کاتمان بدەنێ تکاکەم کاتمان بدەنێ بۆ ئەوەی قسە لەگەڵ ئەم بەڕێوەبەرە بەڕێزانەیە بکەین بەخێر بێن فەرموون تکایە زۆر سپاس بەخێر بێن سەرچاوان سلامت بێ من سەرهەنگ محەممەد حوسێن بەڕێوەبەری کۆلیجی قەڵابۆ بەهرەداران بوو برە پێشەچی تێبینیەکەمە بلەسەر ئێمە کۆلیجی قەڵابۆ بەهرەداران سەر بە بەڕێوەرایەتی گشتی پەروەردەی هەولێری بەخێر بێن زۆر سپاس هەستان چۆنەکە یەکێک لە قوتابیەکانی ئێوە گەشتۆتە قۆناغی کۆتایی و پلەیەکی باشی بەدەستێناوە طبعاً هەستێکی زۆر جیاوازە و هەست دەکەم کەسێک لە ماڵەکەی من گەورەترین ئاستی پیشاندایە و بەرزترین خەڵاتی وەرگرتیە و هیوادارم هەر نەک بێستا و دەشبینن زۆری وەکو بێستامان هەیە لە کۆلیجەکەمان بەڵام ئینشاءالله بوارمان بۆ بڕەخسێ بوارمان بۆ بڕەخسێ بەڕاستی لە شاری هەولێر چاومان لەسەربی و بەردەوام سیرمان بکرێ بۆ ئەوەی بزانن و ببینن ئەمە لە شاری هەولێر چ پێشکەش دەکەین بە قوتابیانمان زۆر سپاستانەکەین دەستخۆش بۆ ئامادەبوونتان مامۆستاگیان بەخێر بیت من پەری عەبدوڵڵا کاتان محەممەد لێ یەکەم بەڕێوەبەری ئامادەی چرۆی نمونەیی لە کۆیە سەر بە بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە زۆر سپاسی دەستگای ڕوانگە دەکەین کە ئەو هەلەیان ڕەخسان لە بۆ خوێندکارەکانمان بەڕاستی گرنگیدان بە زانست و زانیاری زۆر گرنگە لە بۆ خوێندکارەکان کە ئەوها ئاستیان بەرز بیتەوە و پیرۆزبایی لە هەموو خوێندکارەکان دەکەم پیرۆزبایی لە سشەهێنی دەکەم کە لەگەڵمان ئامادەیە و پیرۆزبایی لە هەموو نزاکانی خوێندنگاکەم دەکەم و چاوی نزاش باز دەکەم زۆر سپاس بەخێر بێن سەرچاوان زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس مامۆستا ئیبراهیم مستەفا بەڕێوەبەری ئامادەی گولی زەرد لە بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران لە سۆران خۆشحاڵم کە یەکێک لە قوتابیەکانمان گەیشتە ئەو ئاستە و دەستخۆشی لە دەستگای ڕوانگەشەکەین کە توانی ئەو جۆرە پێشبەرچیانە بکات کە هاندانێکی زۆر بەهێزە لە ئەوانەی تر کە لێرە دانیشتون ساڵانی دواتر هەوڵ بدەن من دڵنیا بووم تواناینەوە زۆر لەوە زیاترە ئیتر نازانم سترێسێکی زۆری لەسەر بوو خۆشی سەختێکی زۆری بڕی تا گەیشتەوە خۆناغا من دەستخۆشی لێوی و لە دایکشی دەکەم کە زۆر هاندەری بووە و هیوادارم بیتە پاڵنەر لە قوتابیەکانی تر زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش زۆر سپاس بۆ مامۆستانی ئامادەبوو بۆ بەڕێوەبەری هەموو قوتابخانەکان ئێستا داوا ئەکەم لە بەڕێز بەشدار عەبدولخالق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بفەرموێت خەڵاتی ڕێز لە نان ببەخشێت بە بەڕێوەبەرەکانمان Dia akan berlari.
چاو مامۆستاکان. زۆر سپاس بۆ بەڕێوەبەرەکانمان، سپاس بۆ ئامادەبوونیان، سپاس کە هاوکارمان بوون کە ئەو قوتابیە زیرەکانیان پەروەردە کردبوو بتوانن لە ڕۆژێکی گەورەی وەکو ئەمڕۆیان بەشداری بکەن و بڕوایان بە خۆیان هەبێت. ئێستا کاتی ئەوە هاتووە قوتابیەکانمان بانگ بکەمەوە و لە پلەی یەکەم و دووەم و سێمە بەسەربەرزی بوەستن. قوتابی پلەی یەکەم ڤێستا فەرحان سەعید. ڤێستا لە پلەی یەکەم. دەستخۆش. ڤێستا بووە براوەی یەکەم. براوەی دووەم نزا وشیار ساڵح. قوتابی سێیەم کە پلەی سێمی بەدەستێنا نوا هێمن عەلی. سپاستانەکەین بەخێر بێنەوە. ماشەڵڵا زانیاری وا ئەکات هەمیشە کە زانست و زانیاریت بەرزتر بوو جێگاشت و باڵاشە بەرزترە بێ لەوانیکە. ئێستا ئەمان باڵایان زۆر لە من بەرزترە، زانیاریشیان زۆر زۆر لە من زیاترە. دڵنیام هەرسێکیان هەستیان خۆشە کە پلەیەکی باشیان بەدەستێنەوە، دەستخۆشیان لێکەم. بە هیوام هەمیشە لە شوێنی ئاوا بەرزابیان بینین. ئەوەی حەز ئەەکەم باسی بکەم خۆشەویستان ئەمەوێ ئاماژە بە کۆمەڵێک شت بکەم. کۆمپانیای نەوتی هیلال و داناغاز دیاریان بۆ براوەکانی یەکەم و دووەم و سێیەمان ئامادە کردبوو. دیاریەکان بۆ پلەی یەکەم لاپتۆپێکە، بۆ پلەی دووەم و سێمیش بریتیە لە ئایپادێک. پیرۆزیان بێت. خۆشەویستان قوتابخانەی تکاتان لێکەم. با چەپڵەکانمان هەر هەمووی هەڵگرین بۆ کۆتا چەپڵە کە چەپڵەیەکی زۆر گەرم بێ بۆ هەموو ئەو قوتابی و قوتابخانانەی کە بەشدار بوون. ئازیزان شتێکی کەتان پێ ڕاگەیەنم، قوتابخانەی لارای ناحکومی پێ ڕاگەیاندین کە بڕی $500 دەداتە براوەی یەکەم. هەمیشە ئینسانی زیرەک قوتابی زیرەک خەڵاتەکرێ، بۆیە هەمیشە هەڵمانداوە زیرەک بین. ئەمڕۆ لە ڕوانگەشە ئەو قوتابیانەی کە پلەی باشیان بەدەستێناوە خەڵاتەکرێن. خەڵاتەکانیش لە ڕێگای بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگەوە پێشکەشی قوتابیەکانمانەکرێت. خەڵاتەکانمان بۆ براوەی یەکەم بریتی ئەبێت لە $2000 و سەفەرێکی بۆ دەرەوەی وڵات بۆ ماوەی 1 هەفتە. خەڵاتی دووەم بۆ پلەی دووەم بریتی ئەبێت لە $1500. خەڵاتی سێیەم کە ئەدرێت بە نووە بریتیە لە $1000.
ڕابەشکردن ئێستا وێنەیەک ئەگرین لەگەڵ قوتابیەکان بۆ ئەوەی بمێنێتەوە و بێتە ئەرشیڤێک بۆ ساڵانی دواتر کە هەموو قوتابیان بیبین و لێەوە فێر بن و هەوڵی فێربوونی زیاتر بن. کەس نایەتە سەرسێ؟ خۆشەویستان، سپاس بۆ بەردەوامیتان، سپاس بۆ ئەوەی تاوەکو ئێستا لەگەڵمان بوون. ڕێوڕەسمەکەمان ڕێوڕەسمەکەمان لێرەیە کۆتایی پێهێنین. لێرەیە سپاسی هەموو بەڕێوەبەرایەتیەکانەکەین، سپاسی دەستگای ڕوانگە، سپاسی وەزارەتی پەروەردە، سپاسی هەموو ئەو کەسانە و ئەو بەڕێوەبەرانەی کە هاوکارمان بوون، سپاس بۆ ئامادەبوونی ئێوە. لێرەیە ڕێوڕەسمەکەمان کۆتایی پێێت و بە هیواین ساڵێکی تر لەگەڵ ئەستێرەکانی دیکەدا بتان بینینەوە. لەگەڵ ناوەرە با بدەم.